رادیویا هندکلی رندک. سوره ام دویا گرم بکن صاری گرمه معنی هیا مع گرمه جیب صاری ام مجبورن دلی خو گرم بکن زستان علی چایا پونگو نعنایا بشکر هر و هر و خون روش باش. سلام علیکم، مرحبا، چه حاله؟ حالی نیری کالی سرکنداله انجی خوش حاله دویا خوش حال با ام مجبور ناچارن حالی خوش بکن. حالی خوش بکن یعنی چی؟ یعنی سر بلند و سر فراز، قدر و قیمت، نرخ و بها، باوری، سرکتن، بیویدی دشتی نگاتیو جاری دیکم نپورانه هول مالن ام نورانه ام رشتنه هنگ سر بیانه چول چیانه لهر جیانه غریبستانی چار بشین کردستانی ویگا ویل میدانی بتایبت روش آوا مالاوا آوا جیشانازی و سر بلندیه بوما همیانه هونه مجار چیه؟ مجار تام روژه و نیه لیش بوکم رو بکار بر روژه ویدا آرمانج خدا سر بکوه پسیکولوگ درون ناس شواک ناس و سلوک نکتشتاد بیجن تجربه نه ازمونه من جواندن از اجورا بخونم پاشی من و هونان دیا شعر معره داوی از ایوانج اجورا بخونم چه دی بیجن ساده جیان نورمال جیان تشت پرمازن نکرن چما گرنگه چما او چاوا هم دگارن راحت ساده بجین ناز بیجن فقیری برچی تینی نه لینا حوجه لوکسا سوپر لوکس و فلان مهم سری من راحت با او تشتیکو ام بی دجین دخون لخوا دکن ددن برخو جیانه دا دلی ما خوش بکه ام وی بکن تشتی سانده ترومپیل عربایان ظالم چند ملیون دلاری خو قدا بکم هر رو بربر نه باشه یعنی گلو ساده جیان راحت جیان حالا که نورمال جیان که دل خوش باشتره یان جی پاره مره یالان تالان مافیا اویان بویان خپندن رگهندن اویان بویان لی سرکی نرحت هون بیشن نیسه 21 خالن از بوه بیجم کو پسیکولوگ درون سوسیولوگ شارزا بسپور دکتر بیجن مجیبا خدا در نعانیه مجواندی از اجورا رابگهینم بوه باش بو جمرات شبکتی لیخن باش نبو گشن آیانه بیجن یوره هر خوب با بیجم فایدش گوتناتا ندید خانه اکید بیجن روژا خوکو تش خویرات بسبیزی بو تشتکی ارینی به تشتکی که دلیتا خوش بکه دست بی بکه تچنا بوستانا آوید دی تماتا و باجانا انزانم چاکی و دخو توشکی آوید دگره گداریان و چاندگی یعنی تشتکو روژا تب خوشی در باز بکه دست بی بکه یعنی سبیزو که تو رابو تشتکی خوش دست بی بکه 2 الخوا مخاطبه هاتش تهبه چاوا تشتک دلیتا خوش دکه وی بکه اگه چایا اگه قهوه اگه آوا سارا اگر سلافدانا جیرانا کیا اگر خودی درکتنا حوالا کیا تشتکی کو دلیتا خوش دکه خوا مخاطبونه هاتش تابونه چه دکه زیده دکه وی بکه خلاصی
گلک بویارا مجارا سر خدا نبا سر خدا نینا هر تشتێک و تایبەتە گشتیە نەکە تایبەت نەبێژە ئەوانە بەحسێمە دکن ئەوانە گوتن وەختێ بەسێ جمریتیە ڕەزیلبوونێ قەستیە دکن ئەوە بەحسێمە دکن نە هەر تشتێ خوادا سەرخوا نبینە نەکشینە سەرخۆ بێژە وەڵا بەحسێمە دکەنێ تشتا بێ مەسەلا شەخسی پریوات گرێ نەدا چار خۆشی تشتێ نەرێنی و نگاتی و یەک و دایمی بێهیویتیە چێتکەن گەلی و گازندی فەسادی فەلان بلانە وانە خۆ دوور بخاوانە ژەحرن مەحرن وانە گشن خۆ پاوێژە یورە پێنج مەرۆ ژیانێدا نکارە هەر کەسی رازی بکە هەنێک تشتێن معادل نە چ بێژم نە نۆرمال تشتێ زێدە دخوازن مهمتە نرخەکەیە تا تشتەکەیە وێ بەرچاو بگرە و بێژێ گشن نە هین ببە خاڵە شەشێت بێژێ هین ببە مگۆیا تشتێ نەمەعقول بۆ هەندێک داخوازێ نەبجێ بێژە نە ستۆپ دوور ڕاوەستە قیف بێژەوانە نابە یەنە هینە وێندێ بێجە جانە ئەم فەدیدکەن هەمەکۆ ڕۆژهەلاتیان ئیرانی بژن تعارفێ دادمینن شەرمێ مجاملێ دادمینن و بەڵاتێ سەرێمە نە تشتێ نەمەعقول نە هینە ناگوتنێ ببین هەفت دژیانێدا مرۆ ساتۆق و سەمیمی و ڕاستی دروست بە داویێدا ئەو کەسێ ببە ئەوێک و ڕاست و دروست و سادق و سەمیمیە وجدانا و ڕەحەتە ئۆران بۆڵان یاڵان تاڵان فلان فلان ئەوێ دایمی دترس و لەرز و خۆلی سەریێدا ببە هەشت بەرپرساتیە مەسئولیەتە شاشێن خۆ قبول بکە ڕاست و دروست بێژە من شاشی کرد داخوازە لێ بۆ نێت کەمیانێ مشاشی کرد خۆ ناوەژە عەردێ ئۆردا بردا نزانم گیزلە میزبانە حەجەت نه یه مثلا نابا نه دبیجه صبر و تحمل این ببن بین فرابن خودیه صبره ملکه مصره گوتنی دیو دا پیرو کالانه ها خودیه صبره ملکه مصره ببین فرعی هر تش هر بر نه هیدی صبر و تحمل ده خۆش بێهێویتیە دوور بخە یعنی بێهێوی نەبە دلێ خۆ خۆشکە موتیڤاسیۆنێکیش خۆڕاچێکە کو مرۆ بێهێوی بوو نائومێد بوو هێدی گەنگەشە و قەرقەشە و گیر و ئاستەنگ دەست پێ دکەن یازدە دبیژن شخۆ حەز بکە نا ئەزی هەر تشت ئەز و هەز نزام چلێ بە ئاوەیەکی نۆرمال بخۆرە ببە هەواڵ یعنی مەسەلەن دو نەخۆشە بێژە چنا بە نە تو گەرە پەی بکەم یعنی ئەو خۆ حەزکردن هینایدی ئەو خۆ پاراستن نەخۆشیانە دوازدە ئارمانجێن مەعقول نەیەن دوور و درێژ و خەون و خیال ئامانجێک و پراکتێ بگە نەمینا من نەمینا من شەش هەفت سناریۆیە هەنە یە سینەمە یە فیلما میلیۆنە پارەت خازە زێژ کو بینم چ بین ئامانج بڵا بنویسام حاضر بکەم تش بکەم لێ بێژم وڵا نزانم شانسی دەرکەوە بۆ من 10 میلیۆن شتانە دوورژ خەیاڵە خەونە خەیاڵێ دوور نە لێ خەونە خەیاڵێت ماقول و لۆژیک و بەرچاو هەر گاو سێزدە گاوە حەوجەبە مرۆ داخواز و ئالیکاریێ بخوازە پرسیارەتیێ بکە بپرسە بشێورە تشتێک لازم بە بێژە فەیدەی نەکە یعنی پرس نەشەرمە نەزانین ئەی بۆ شەرمە نەپرسین ئەی بۆ شەرمە سێزدە ئەم بچە خاڵات شادی قەدرزان بە ئەنی سپاسدار بە ڕێز و حرمەتێژ قەدر و کەد و بگرە یەک وەختێ قەنجیشتە کرد ڕێزاتە گرت هەرمەتاتە گرت ئارکاریاتە گرت هین بە بێژە سپاس
دیاریەک بووتە ئینا خەڵاتە تشتێک داتە بێژە سپاس وەکو ئازەریێ بامە تورکیە ڕۆژهەڵاتی کوردستانی بێژن بەهوێرانن ئاتنن دشنە باخمازلەر یعنی وەکوکو بەگێکی هەسپێک داتە ددانێوی نەنێرە یاوێ نەنێرە بێژە ئۆڵا و کاڵە پیرە ناخوازم نە دیاری قەسبە شون دیاری هەسپە یعنی رازی بە شازدە دبێژن ڕێکوپێکی و مرەتەبین و دووزەن و هەفسەنگی دژیانێدا و ژیژانەکە معقول حەوجە و پێویستە هەڤدە قەدرێ نرخ و قیمەتا بزانن یعنی قیمەتا قەدرا تشتێک و بەشخۆرە بووە نرخە بەهایە شخۆرە دیار بکەن و قەدرێ وێژە بزانن تشتێک بووە گرنگە قەدرێ وێ بزانن هەژدە دەبێژە ئەو بەشی دیتە چاتە گوتن تەندروستیە خۆ لەش ساغیە خۆ ساغڵەمیە خۆ بەرچاو بگرن ئیدی سپۆرە خارنە ڕازانە دوەختێ خۆدا علاجکردنە یعنی تەندروستی چ دبێژن فکر و هۆش و بیر و باوەریە ساغڵەم لەشێ ساغڵەمدایە دووەختێ نەخۆش کەتی من تو نکارە تشتێکی بکی بەس تەندروستی گرنگە نۆزدە وەکو گوتێ نۆزدە هەر تشتێ نەکێشە سەرخۆ هەر تشت لە جێ خۆ کەسێکێک و پرۆبلێمێک تشتێک چێ بوو ئەوانە کو تۆ سوچکار بێ خەتاکار بێ بە وەجدان بەوە تشت مشتانە نەخەستویە خەلکێ تشتی خۆ ڕاست و دروست بێژە بیست قۆنتڕۆڵ و پەیکەتنا مەرەقا زێدە فزوڵ تشتێ خەلکێ نەبەکا کێچێکێ دەتەقودی ویان بیان کێ عەشتێ کرد کێ پەیکێکە کێ فەسادیا و تشت مشتانە یێمەسن دوور ستۆپ بیست و یەک بێژە خەو ڕازان یعنی تێر بخەوە ئەساسی سەلامەتی و ئەوەکیێ تێر ڕازانە یعنی تێر ڕاکەوە بێخەو نەبە نەکوێ نەخۆش بکەوی ئەو بوون بیست و یەک خاڵێن و پسیکۆلۆگ جوواک ناز دەروون ناس بژی ئینجا نهۆمە بەهۆناندیە بەه 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 ئەزیش وەرە بخونم قافیەلی شعر مەعر ئەزیش وەرە بخونم عیشوێ چایە پونگ و نعنایە بێشەکر مژار ئەم چما و چاوە سادە بژین هەرگاوە چاوە هێسان و نۆرمال هەرگیش خۆڕا بکەین ماڵ هێسان بنێرە ژیانێ دڵشاهی و ڕەحەتیە هانێ چ قاس نۆرمال ئەو قاس شا هەندس ژێر حەوجەنەها ڕێباز بیست و یەک خاڵە ڕێزکەم کوتکشینە باڵە یا خاڵە یەکی دەبێ هەر ڕۆژ دەست پێ بکە تشتێکی خۆش کو بدتە متیواسیۆنێ دڵخۆشی و پێڕابوونێ دو ji xwe mixatebûnê her roj bike bitûnê li şûna strês û dilravkê karekî wisa bike ku roja te bi başî dest pê bike dûr ji şaşî sê li her tişt xwe de nebîne ew şexsî û taybetî ne her tişt xwe de nebîne ew şexsî û taybetî ne nebêj mijar ser min e bixal û xerez dijmin e çar xwe dûr xejnerêniya yê nigatî û difikiriya wane mîna jehrêna defke bila biçîna wane mîna jehrîna defke bila biçîna bila herin pênc mirov nikare her kesê ji xwe razî ke êdî besê giring biha û nirxên te ne ji wan giring tiştek tune ne şeş bu daxazên nebicê ku bû min û bû te tê diviya hîn bin bêjin ne guh nadem gotinê te heft hergav sadiq rast û durust ne durûdî û sist û pist vicdan rehet serbilind serfiraz şanazî hind heşt
بر پرسیاراتیان شانشیا لخوب بگر استیا خو نهاویش اردی بیش مشاشکر از سرکش نه خوهیم بکنه صبری بین فراهی لسری او یک حضور آرامی دینه به هورا بگرمی ده جخو دورخ به هیویتیه وک ازمون لبنرتیه هیو بن افرا نامینه دیو دچه خود مشینه 11 جخو حسکنه بجربینه نه از ازی نه او نینه بخورا به هوال جین شیرینه نکتال 13 آرمانج معقول برچاوش خورا دیاد که هرگاو نه این دور خون و خیال تدخابینم بکشینم بال 14 گوا حوجه به پیویز جخورا بیجن راوست ایست برسکن بخوازن دا خوازا نه شرم نه فدی و نازا 14 هیم بن قدر زانیه لهم بر یه خزمت کریه بدنی قدر و قیمتا یه قنج کریل منو تا 15 فیر ببن لیبورینه عفو تول بخشینه طعما هایی دویدا خوشترش تولی گرتنه دا 16 دو زن و ریک و پیکیه دویا دجیانه دا چیکیه هف سنگی نکیم زیده دجیانه دا بخره دا 17 قدر نرخ و قیمتا باش بزانن او تایبتا نرخکش خورا گر خویا لی خودی در کف دویا 18 هایا مش تندرستیا محبه او راستیا بیرو هوش دلشک ساخلم خورتر دبه او هر دم 19 خونک گوری خلکه یه نزانه بویه که هر تشت بخوی خویجی بمعنی او به هنجد و بهانه 20 کنترول و پیکتنا جیان کسی نکنه تلیا خو نکه دو قلا موسکش خوراد ولولا 21 خالا داویه خوه تیر رازه را بکوه بو جانکا سرکفتی وان تف خالا از برکی بله رادیو گداری رادیو جار نه جاره رادیو سر بخوی هندک لی رندک تام گوتنه ما نه روژه و gündem bu. Besle nêzî bu bo ku mirov di rojevê gündemê da ser bikeve, diviya hinek tişta berçav bigire, jiyanê hêsan bike, bi xwe bawerî be, bêhêvîtiyê gişin, nigatî û nerîniyê gişin, werziş û spor û rehetî û strêsê gişin, xewê û gelek tişta gişin ji ber vê تشتی خوش هنه روش آوا مالا و آوا دیم همی چاوا مالا و آوا کوه گداریا مگر رادیویا هندکلی رندک